پارتی نزیکەی 5 ساڵەیەکێتی تۆمەتبار دەکات بە ئەنجامدانی خیانەت لە کەرکووک لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017دا کەچی لە هەڵبژاردنەکاندا دەنگی کەمی کرد و لە بەرامبەردا دەنگی یەکێتی زیادی کرد. ئەمەش بۆ زۆر کەس مایی پرسیارە، وەڵامەکەش بە کورتی بەم جۆرەیە. مانەوە لە شاردا هەر هێزێکی سیاسی بیەوێت قورسایی خۆی بپارێزێت دەبێت لەسەر ئەرز بوونی هەبێت، بارەگە و ئەدرەسی هەبێت تاوەکو خەڵک و لایەنگرەکانی بگەڕێنەوە بۆی. هەروەها پێویست وایە لە ناو جونگەکانی حکوومەتی خۆجەییدا پلە و پۆستی هەبێت تاوەکو کار ئاسانی بۆ ژیانی ڕۆژانەی دانیشتوان بکات. بەڵام پارتی لە کەرکووک ئەوەی نەبوو. پارتی لە پاییزی 2017ەوە دوای پشێویەکانی ڕیفراندۆم کەرکووکی بەجێهێشت، دواتریش وەک هەڵوێستێکی سیاسی نەگەڕایەوە بووی. لەبری ئەوە گوتارێکی میدیایی تەبەنی کرد و جگە لە تۆمەتبارکردنی یەکێتی هیچی دیکەی نەکرد. ئەمەش وردە لە واقعی کەرکووک دووری خستەوە و وای کرد خەڵکی کەرکووک کەمتر ئومێدی پێدا هەڵواسن. بە پێچەوانەشەوە یەکێتی سەرباری ئەوەی تۆمەتبار بوو بە خیانەتی 16 ئۆکتۆبەر لە شارەکە مایەوە و وردەش وەک ئۆپۆزیسیۆنی ئیداری عەرەبی شارەکە دەرکەوت. هەڵمەتی هەڵبژاردننی یەکێتی هەڵمەتێکی دەستەجەمعی بوو. جگەلەوەی باڤڵ تاڵەبانی سەرۆکی حیزبەکە خۆی سەرپەرشتی مەیدانی ئەکرد، هەموو جەمسەرە جیاوازەکانی یەکێتی تێیدا بەشدار بوون. کەسی یەکەمی یەکێتی بە ڕۆژ قسەی بۆ کەرکووکیەکان دەکرد و بە شەوی ژنانی لەگەڵ ئەخواردن و پیاسەی لە کۆڵانەکانیاندا ئەکرد. بەڵام بە پێچەوانەوە مەسعود بارزانی جگەلەوەی 6 ساڵە نەچۆتە کەرکووک و لە هەڵمەتەکەشدا دەرنەکەوت. لە هەمان کاتدا نێچیروان بارزانی کە سەرکردەیەکی جەماوەری ئەو حیزبەیە بە دوورە پەرێزی مایەوە و هیچ مانۆڕێکی ئەنجام نەدا. گوتاری سیاسی پارتی لە ماوەی ڕابردوودا گوتاری هێزێکی میوان بوو لە کەرکووک. گوتارەکەی بچووک بووبەوە بۆ پرسی بارەگاکەیان. ئەو بارەگایی بووە مای کوژرانی چەند گەنجێکی کورد و دوجاریش پارتی نەچووەوە ناوی و دەستبەرداری بوو بۆ زانکۆی کەرکووک. بەڵام یەکێتی گوتارەکەی وەک خاوەن ماڵ بەڕێوە دەبرد و جەختی لەسەر شێوازی بەڕێوەبردننی کەرکووک دەکردەوە دوای هەڵبژاردنەکان. دوجاریش بە پێی ئەنجامی هەڵبژاردنەکان دەنگی یەکێتی زۆر زیادی کرد و دەنگی پارتیش کەمێک کەمی کرد.